ئێوە چۆن دەڵێن نەخێر بۆ لە چک و نەخێر بۆ باڵاپۆشی، ئێمەش دەڵێن نەخێر بۆ سافیرەی، ئێمەش دەڵێن نەخێر بە دژایەتیکردنی دینی خوا، ئێمەش نەخێرمان هەیە بۆ ئێوە، هەر ئێوە دەمتان درێژ نابێ، ئێمەش وەڵامتان نەدەینەوە. دیفاع لە دینی خوا دەکەین. خوای گەورە بە خزمەتکاری ئەو دینەمان قبوڵ کەش ئەو پەڕی شانازیە بۆ ئێمە، ئەو پەڕی سەربەرزیە. بەڵام ئێوە لە دنیا و قیامەت خوا زەلیلتانی کردووە، هەر کەسێک خوا ڕقی لێ بێ لە دنیا و قیامەت زەلیلە، ڕیسوا و سەرشۆڕە. بۆیە پێتان دەڵێین دژایەتیکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام زۆر تاڵە، زۆر بە ئازار دەبێ بۆ قیامەتان ئاگادار بن. بگەڕێنەوە بۆ لای ئەو خوایی کە دروستانی کردووە، شوێنی بەرنامەی خوا بکەون. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئینسانی کافر و منافق و فاجر و بە کێگیراوی دوژمنانی ئەم دینە کاتی مردنی دی ئەو ڕۆحە پێش ئەوەی کە بمرێ ڕومزگەێنی جەهەنەمی پێدراوە. دەفەرمێ فەرەق فی جەسەدیه فتەفەرەق. ئەم ڕۆحە کە لە ناو لاشەی ئێمەدایە، هەموو لاشەمان بەهۆی ئەو ڕۆحە دەجوڵێتەوە بە ئیزنی خوا. بەڵام ئینسانی کافر و بێدین، دژە دینەکان، ملحیدەکان، بێدینەکان، ئەوانە کاتی مردنیان هات، مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێ دەفەرمێ ڕۆحە پیسەکە وەرە دەرەوە بۆ لای غەزەبی خوا و تۆڕەی خوا. بۆیە دڵمان خۆشە هەر دژایەتی دینی خوا بکەن، بەخوا ڕۆژێک دێت پیایە چزێن، خراپ پیایە چزێن ئەگەر نەگەڕێنەوە بۆ لای خوا. زەلیلە و ڕسوایی خۆتان بە چاوی خۆتان دەبینن. پێی دەڵێ مەلەک المەوت سەلامی خوای لەسەر بێ دەرچۆ ڕۆحە پیسەکە. ئەو ڕۆحە پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم بەناو لاشەیە بڵاو بێتەوە، ڕائەکە لە هەموو دەمارەکانەوە ڕائەکە. ئەمجا پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم مەلەک المەوت ئەو ڕۆحەی ڕائەکێشێت چۆن خوریەک بێنە خوریەکی تەڕ، خوریەک تەڕ بکە، خوری مەڕێک. ئەمجا بی ئاڵێنە تەلەزیەکەوە، تەلەزیەکان هەیە زبرەکان، بی ئاڵێنە ئەو تەلەو بەس بە تەڕی ڕای بکێشە چی لێ دێت. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم لە هەموو لایەکە ڕۆحەکە ڕائەکە، لە چووکە مزگەێنی جەهەنەمی پێدراوە، مزگەێنی تووڕەیی خوای پێدراوە. ئەو ڕۆحە دەرئەکرێ هەروەکو چۆن خوریەکی تەڕ بە تەلێکی زبرەوە تەلەزیەکەوە دابنێ و ڕای بکێشی بە چی حاڵەتێ دەرەچێ. بڕۆ تۆ بێ تەلەزی بێنە ئەو خوریە تەڕەی پێوە بە ئاڵێن دوای ڕای کێشە، بزانە چۆن دەرەچێت. ئەو ڕۆحە پیسەی بێدینەکان و ئەڵقەلەگوێکانیان بە کرێگیرا و خزمەتکارەکانیان ئابە و شێوە ڕۆحەکەیان دەردەچێ. دژایەتی دین بکەن، ڕۆژێک دێت ئەو ڕۆحەتان لە ناو لاشەتانە هەمووی پارچە پارچە دەبێت، هەمووی ڕادەکات. پێغەمبەری خوا فەرموویە صلی الله علیه وسلم بۆنێکی پیسی لێ دێ ڕۆحەکەیان، پیسترین بۆن لەسەر زەویە کە بۆنی کەلاکە لاشەیە. ڕۆحی ئەو ئینسانەی بێدینانە بۆنی ئەوەنە ناخۆشە، پیسترین بۆنی سەرزەوی بۆنی لاشەی بێدینەکانە، زۆر بۆنی ناخۆشە. کەواتە ئاگادار بن، بگەڕێنەوە لای خوا ئەمڕۆ. خوا سەمەدە، پێویستی بە ئێوە نییە، بەڵام ڕۆژێک دێت باجی هەموو تاوانەکانتان ئەدەن. ڕوو دەکەمەوە کەسانی کە بێدینن، دژایەتی دینی خوا دەکەن، پێیان دەڵێن دژایەتیکردنی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، دژایەتیکردنی ئاینی پیرۆزی ئیسلام، دژایەتیکردنی قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەرنجامەکەی زۆر تاڵە بێ، زۆر دژوار دەبێ، زۆر بە ئازار دەبێ. بۆیە ئەمڕۆ بگەڕێرەوە بە لای خوا.